ئەردۆغانی تەمەن 64 ساڵ لە دوای ساڵی 2002ەوە بە یەکێک لە وێزگە هەستیارەکانی ژیانی سیاسیدا تێدەپەڕێت کاتێک لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ڕوبەڕووی لەشکرێک لە پاڵێورا و ناری ئۆپۆزیسیۆنی دەبێتەوە. راپۆرتێکی BBC بەریتانی ئەردۆغان بەو سیاسیە سەرکەوتووە ناودەبات کە توانی جڵەوی سوپای تورکیا بکات و بەراورد بە 80 ساڵی حکمی کەمالیەکان تورکیا بەرەو دیموکراتیەت و دەستا و دەستی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردنەوە بەرێت. ئەردۆغان کە لە سەراستی بنکەی جەماوەری موسڵمانی گەلی تورکیا خاوەن پێگەیەکی بەهێزە و توانیوێتی لە تەواوی وێزگەکانی هەڵبژاردننی 16 ساڵی ڕابردوودا بەسەر نەیارەکانیدا سەرکەوتوو بێت نەکەرەوە، بەڵکو ئەردۆغان بە سەرکەوتووی مەترسیدارترین و ئاڵۆزترین چرکەساتی ڕێڕەوی ژیانی سیاسی خۆی تێپەڕاند کاتێک لە 15 تەمووزی 2016 هەوڵێکی کودەتای سەربازی شکست پێهێنا لە کاتێکدا لە مێژووی چەندین دەی بەر لە هاتنی پارتیدا دووگەشەپێدان بۆ سەر دەسەڵات سوپای تورکیا چەندین جار دەستێوەردانی لە کاروباری سیاسیدا کردووە و ڕێگەی لە هاتنە سەرکار و بەردەوامبوونی هێزە ئیسلامیەکان داخستووە. ئێستا و دوای 16 ساڵ لە دەسەڵاتی پارتیدا و گەشەپێدان تورکیا لە هەر کاتێکی دیکە زیاتر ڕووی لە بنەڕەتە ئیسلامیەکەی خۆی کردوتەوە و بڕواداری گەلی تورکیا بەسەرجەم بوار و توێژەکانی خەڵکی وڵاتە دیار و ئاشکرا. بە جۆرێک لە کۆتاییەکانی ساڵی 2013 قەدەغەکردنی باڵاپۆشی لە تەواوی دامەزراوەکانی دەوڵەت هەڵگیرا و هاوسەری خودی سەرۆک و سەرۆکوەزیران و بەرپرسانی ئێستا و پێشتریە و حزبەش لە بۆنە و مەراسیمە سیاسی و کۆمەڵاتیەکانەوە بە پۆشاشی ئیسلامیەوە دەردەکەون. چاودێرانی یاروونیاری دۆخی تورکیا ناتوان نکوڵی لەو ڕاستیە بکەن هۆکاری سەرکەوتنەکانی پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوە و خودی ڕەجەب تەیوب ئەردۆغانی سەرۆکیە و پارتە لە بەڕێوەبردننی وڵاتدا بۆ ماوەی 16 ساڵی تەواو بە پلەی یەکەم بۆ پێشکەوتن و سەقامگیری ئابووری دەگەڕێتەوە. بە جۆرێک ئێستا تێکڕای گەشەی ئابووری نێوخۆی ساڵانە 4.5 و تورکیا بۆتە وڵاتێکی گرنگی هەناردە و ناوەندێکی گەورەی پیشەسازی. هەر لە ڕووی ئابووریەوە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی پارتی داد و گەشەپێدان کە خودی ئەردۆغان سەرۆکایەتی 11 ساڵێ و کابینانەی کردووە توانیوێتی تێکڕای هەڵاوسانی ئابووری کۆنتڕۆڵ بکەن. ڕۆژی یەکشەممە ئەم هەفتەیە لە هەڵبژاردنی پێشوەختەی سەرۆکایەتی و پەرلەمانیدا ئەکەپا بە دەستکەوتی ئابووری گەورە و پێشکەوتنێکی بەرچاوە ڕوبەڕووی قسە و وتار و ئەزموونی کودەتا و شکستی ئابووری نەیارەکانی دەبێتەوە و ڕاستەوخۆ دوا بە دوای دەرکەوتنی ئەنجامەکانیش سیستەمی نوێی سەرۆکایەتی لە تورکیا دەچێتە بواری جێبەجێکردنەوە.